هاوسەرگیری منداڵان لە ئێران ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە هەڵکشانە. آیا بنده وکالت دارم شما را به عقد ئەما ڕووداتەکان سەبارەت بە هاوسەرگیری منداڵانی خواردەمەند 15 ساڵی لە کۆماری ئیسلامی ئێران هۆشداری دەدەن. مەنسوور فەتحی ڕاوێژکاری خێزانی لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئێران ئاماژە بە واسێنانی منداڵان لە خوێندن و هاوسەرگیری منداڵانی خوار 15 ساڵ لە شارە گەورەکانی ئێران دەدات و دەڵێت لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا لانی کەم 184,000 منداڵی خواردەمەند 15 ساڵی ژیانی هاوسەرگیریان پێکهێناوە. بە پێی ئەو ئامارانە کۆی گشتی ئەو کەسانەی لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا وازیان لە خوێندن هێناوە 862,777 کەس بووە. لە ساڵی خوێندنی 2019 تا 2020 بە ڕێژەی 126 زیادی کردووە و گەیشتۆدا 911,272 کەس. ئەو ئامارانە ئاماژە بۆ دەکەن کە لە ساڵی 2020ەوە 1392 منداڵ لەو دایکانە لەدایک بوون کە لە خواردەمەنی 15 ساڵیەوەن. هاوسەرگیری منداڵان لەلایەنەتەوەی گرتوەکانەوە بە پێشێلکردنی مافی مرۆڤدا دەنرێت، بە تایبەتی هاوسەرگیریەک کە دووگیانبوونی ئەم منداڵانەی بەدواوە بێت کە گیانی دایکەکە و کورپەکە دەخاتە مەترسیەوە. هاوکات لەگەڵەوەی کامارەکان باز لە بەرزبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری منداڵان دەکەن. عەلی خەمنەی بە بەردەوامی جەخت لەسەر جێبەجێکردنی سیاسەتەکانی زیادکردنی ژمارەی دانیشتوان و منداڵبوون و هاوسەرگیری کچان لە تەمەنی کەمدا دەکاتەوە. ئێران یەکێک لە وڵاتانەیە کە هاوسەرگیری منداڵانی قەدەغە نەکردووە و کەس لە تەمەنی 13 ساڵیدا دەتوانێت هاوسەرگیری بکات. ئەوەی جێگەی سەرنجا بەشکی زۆر لەو کەسانی کە دەبنە قوربانی و لەلایەن هاوسەرەکانیانەوە دەکوژرێن ئەو ژنانن کە لە تەمەنێکی کەمدا هاوسەرگیریان ئەنجامداوە.